صفتێک کە لەو ئیماندارە هەبێت چ صفتێک جوانەتیایە کە لەو صفتە لە صفتەکانی تر زیاترە لە کردەوەکانی تری زیاترە ئەوە لەو دەرگایەوە بانگەکرێت کە خوای گەورە خەڵقی کردۆ بۆی لەهم دار السلام عند ربهم بۆیە جێی خۆیەتی کە هەندێ دیمەنەکانی باشت بینە پێشچاو خۆمان هەرچەندە ئەوەی کە هێنین ئەوە نییە لەوە جوانترە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ چاوێک نەیبینیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بەهەشت جێگایەکە إن الجنة حيطانها إن حائط الجنة لبنة من ذهب ولبنة من فضة دیوارەکانی بەهەشت خشتێکی لە ئاڵتون و زێڕە خشتێکی لە زیوە وملاطها من مسك الأذفر ئەوەی کە بینی خشتەکانی گرتووە مسکی ئەذفەر و گران بەهاترین مسکە وحەسباؤها من لؤلؤ و ئەو چەوەی کە لەناو بەهەشتا هەیە و لؤلؤ و مەرجان و گەوهەرە وترابها من زعفران ئەمە دیمەنی دەشت و دیوارەکەی بێت کە نورێک لە ژێر عەرشی خوای گەورەوە دێ و ئەدا لە ڕەنگی زێڕ و زیوەکان ئەبێت ڕەنگێک بدرەوشێتەوە و چێ دیمەنێکی جوانی ئەفسوناوی دروست بکە ئەمەیە جوانێکەی بەهەشت کە ڕەنگی زێڕ و زیوەکە تێکەڵە بێ و نورێک لێی بدا دەبێت چ جۆرە دیمەنێک دروست بکە جا کەوی لەسەر باسی دەرگاکانی بەهەشت دەرگاکانی بەهەشت فراوانن چونکە بەهەشت خۆی فراوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت دەرگای بەهەشت و دەرگای وای هەیە إنما بين مصراعيها لبيني دوو شێوەی دەرگای بەهەشتا بینە مەککەتە و هەجەر هەروەکو چەندێک لە بینی شاری مەکە و هەجەرا کە نزیکەی یەک مانگە ڕێیە ئەوەندە پانە چونکە جێگاکە گەورەیە و مرۆڤەکانیش گەورە دەبنەوە لە بەهەشتا و لە ڕیواەتی ترا فەرمێ سەبعەت ئەعوام یعنی حەوت ساڵە ڕێیە دیارە هەندێ دەرگای بەهەشت زۆر گەورەیە چونکە ئەو کارە ئەو کرداری کە ئەو دەرگایە ناونراوەکو دەرگای نوێژ لەوانەیە خەڵکی زۆرتر بۆ بچێ تاکو دەرگایەک کە کردەوەکە قورسترەوەکو جیهاد و سەدەقە و هەندێ کرداری تر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ دەرگاکانی بەهەشت هەشت دەرگان إن كان من أهل الجنة إن كان من أهل الصلاة يدعى من باب الصلاة وإن كان من أهل الصيام يدعى من باب الصيام وإن كان من أهل الصدقة يدعى من باب الصدقة وإن كان من أهل ئەگەر خەڵک ئەو کەسەی کەوا ئەچێ بەرەو بەهەشت جوانترین کردەوەکانی نوێژ بێت لە دەرگای نوێژەوە ئەچێتە بەهەشتەوە ئەگەر نوێژی سونەتی زۆر بێت لە دەرگای نوێژی سونەتەوە ئەوە ئەچێتە بەهەشتەوە و ڕەیان ناوی ڕەیانە کە پارا و ئەنواع شەراب و تام و چێژی خواردنەوەی تایە تایبەتە و دەرگایە ئەگەر لە ئاهلی سەدەقە بێت لە ڕێگەی دەرگای سەدەقەوە بانگەکرێت وأجر إن كان من أهل الجهاد يدعى من باب الجهاد أجر كسك بنفسه مالي خوي جهادي كذبه بس الخستني ديني خوا لريقي درقاي جهاد وباب